ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان بەگشتی و پارێزگای کەرکوک و ناوچە جێناکۆکەکان بە تایبەت کارەساتێکی نوێ و نەخوازواری بە دوای خۆیدا هێناوە. کۆنتڕۆڵکردنی ئەم ناوچانە کەرکوک و ناوچە جێناکۆکەکان بووە بەهۆی گۆڕینی تای تەرازووی هێزە سیاسیەکان و مانەوەی ئەم بارودۆخە بەم شێوەیە لە قانجازی کورد نییە و هەرچی زووە حکوومەتی هەرێمی کوردستان لە تەک حکوومەتی ناوەند لە دانوستاندا بن بە پێی دەستوری عێراقی تاکو مافە دەستوریەکانیان بەدەست بێنن. ئێمە وەکو ئۆفیسی کەرکوکی مادەی 140 دەستوری عێراقی داوا لە حکوومەتی ناوەند بە تایبەتی سەرۆک وەزیرانی عێراق بەڕێز دکتۆر حەیدەر عەبادی دەکەین بە پێی دەستور هەڵسوکەوت بکە لە تەک پارێزگای کەرکوک و ناوچە جێناکۆکان. هەرچی هێزە بە ناوی حەشدی شەعبی و یان حەشدی وەتەنی یا سوار فرقەی زەهەبی لەژێر هەر ناونیشانێک هەیە لە پارێزگای کەرکوک دەرچنە دەرەوە پاراستنی ئەمنیەتی شار و ناوچەکان بسپێردرێت بە پۆلیسی ناوخۆ و ئیتیحادی. هەڵکوتان و پشکنینی ماڵانی گەڕەکە کوردیەکان ڕاگرن و بە زووترین کات. هەرچی بنکە و بارگای حیزبە کوردستانەکان هەیە تەسلیمی حیزبەکان بکرێتەوە و کار و چالاکی سیاسی بە پێی یاسا زامن بکرێت.